دوباره سڵاو عزیزان ئێستا شچینە لای پەیامنێرمان چیانووری لە شاری کەرکووکەوە بۆ زانینی دوایین هەواڵەکانی شاری کەرکووک. کاک چیا سڵاوی خوای گەورەت لێ بێ، زانیاریەکان لای تۆ چین؟ ئەم شەو بە تایبەتی بارودۆخی عێراق باش نەبووە و ئاڵێن ئەم گژی و ئاڵۆزیانە گەشتۆتە شاری کەرکووک، ئایا زانیاریەکان لای تۆ چین؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام. دیارە دوایین زانیاری سەبارەتە بارودۆخی کەرکووک تاکو ئێستا بە پێی بڕیاری شانەی قەیرانەکان و بە پێی بڕیاری دوێنێ ئەنجومەنی وەزیران لە سەرتاسەری عێراق بە کەرکووکیشەوە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنراوە. بەڵام ئەوەی هەیە لە کەرکووک قەدەغەی هاتوچۆ یعنی زۆر توند نییە بەسەر هاوڵاتیان بسەپێنرێ، هەرچەندە شەو فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک چەند بڕیارێکی لە بەرژەوەندی هاوڵاتیان دەرکردبەوەی کە پێویستە سەوزە و میوە و ئەو شتە پێداویستیانەی ڕۆژانە ئاسایی بێەوە سەمونخانە و نانەوەخانەوەکان بکرێتەوە، بۆیە یعنی ئەو ئاسانکاریە بۆ هاوڵاتیانی کەرکووک کراوە. ئێستش ئێمە لە ناو شار بووین، ئێستش کە لە دەواازەی چوونە دەرەوە لە کەرکووک و هاتنە ناوە بۆ کەرکووک لە سنووری ڕێگای سلێمانی هاتوچۆ بە جۆرێک لە جۆرەکان ئاسایی بۆتەوە، یعنی هاوڵاتیان دەتوانن هاتوچۆ بکەن. ئەمەش بە پێی ڕێنمایەکانی فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک کە ئەم بەیانی قەت بڕیارێکی دەرکردووە بۆی کە هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی کەرکووکن خەڵکی کەرکووکن دەتوانن بگەڕێنەوە ناو شار، ئەوانەشی بە پێچەوانەوە خەڵکی کەرکووکنی دەتوانن بگەڕێنەوە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئاسایی. ئەمە بە دۆخەکە بەگشتی لە ڕووی قەدەغەی هاتوچۆ ئاوهایە. ئەو بارودۆخەی کە لە بەغدادە گوزەرێت تاکو ئێستا کاریگەری نەرێنی لەسەر کەرکووک دروست نەکردووە لەبەرەوەی ئەو هێزانی کە بە تایبەتی هێزەکانی سەر بە موقتەدا سەدر ڕێبەری ڕوتی سەدر لە کەرکووک کەمن و توانای ئەوەیان نییە یعنی بتوانن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە عێراقیەکان لە کەرکووک ئەنجام بدەن. و کەرکووک بارودۆخێکی تایبەتی هەیە بۆی کە ئەو بارودۆخە تایبەتە بەسەر هەموو نەتەوەکاندا یعنی دابەش بووە و بە تایبەتی نەتەوەی تورکمان و عەرەب جگە لە کورد ئەوان پێیان وایە کە بارودۆخی کەرکووک ئێستا هەستیارەوە پێویست ناکە ئەو دۆخە لە کەرکووک بگوزەرێ. ئەمەی کە لە عێراق گوزەرێت تاکو ئێستا لە مەنتیقەی سەوزە لە بەغاوە پارێزگاکانی دیکە هەرچەندە شەو ئاڵۆزی بەخۆوە بینی، بەڵام ئەو ئاڵۆزیانە وەکو ناوچەی سەوز لە بەغا پەرەی نەسەندووە تاکو ئێستش بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامیان هەیە. بۆیە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنراوە و دەوامی دام و دەستگاکانی دەوڵەتیش ئەمڕۆ ڕاگیراوە تاقیکردنەوەکانی کۆرسی دووەمی شەشی سەرەتایی و بەشەکانی دیکە دواخراون بۆ کاتێکی نادیار. ئەمانە هەمووی کاریگەری ئەو شەڕواڵۆزیانەیە کە لە بەغداد سەری هەڵداوە لە دوێنێەوە، بۆیە تاکو ئێستا بەکراوەی ماونەتەوە تاکو ئێستا قەدەغەی هاتوچۆ و دەوام تا کاتێکی نادیارە وێزگەکانی دابشکردنی بەنزین کە هاوڵاتیانی دەرەوەی کەرکووک زۆر پرسیار دەکەن بەوەی کە وێزگەکانی دابشکردنی بەنزین لە پارێزگای کەرکووک هەیە، تاکو ئێستا وێزگەکان داخراون لە دوێنێەوە چاوەڕێی ڕێنمایی دیکەی وەزارەتی نەوت و بەڕێوەبەرایەتی دابشکردنی بەرهەمەنەوتیەکان دەکرێت تاکو ڕێنمایی نوێ سەبارەت بەکردنەوەی وێزگەکانی بەنزین بدرێت تاکو وێزگەکان بکرێتەوە. بۆیە ئەم بڕیارانە لە دوێنێەوە لە دوای ئاڵۆزیەکانی بەغدادەوە سەری هەڵداوە، تاکو ئێستا بەردەوامیان هەیەوە پێشبینی دەکرێت تاکو شێوەکان لە بەغداد بەردەوام بن و قەدەغەی هاتوچۆ بەردەوامە بێ وێزگەکانی دابشکردنی بەنزین دادەخرێەوە دەوام نابێەوە تاقیکردنەوەکانی شۆک و باسم کرد بە دوا خستووی دەمێنرێتەوە. چیا بە گوێرە و زانیارانی کە لای چۆن هیچ ئەگەرێکەیە کە بەهۆی ئەم دۆخی ئێستای عێراقەوە مەترسی لەسەر شاری کەرکووک لە چەپۆشی داهاتوودا دروست ببێت؟ وەکو باسم کرد ئەوەی هەیە ئەو هێزانەی کە ئێستا هێزی سەرایەسەلام لە بەغداد شەڕ لەگەڵ هێزە ئەمنیەکان دەکەن لە سنووری پارێزگای کەرکووک ئەو هێزەیان نیەوە ئەو چەکدارانی ئەو بارودۆخە لە کەرکووک بێتە ئاراوە. لە چەند هەفتەی ڕابردووش کە لە بەغداد ئاڵۆزیەکان هەبووە ئەمان لە کەرکووک بە دۆخێکی تر مامەڵەیان کردو و هەرچەندە شەو تاکو نزیک دوای مەغریب یعنی لایەنگرانی ڕۆتی سەدر لە بەردەم بینای پارێزگای کەرکووک کۆبوونەوە، بەڵام لەوە بەدواوە لەسەر داواکاری فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک بەردەم بینای پارێزگای کەرکووکیان چۆڵ کردووە، هیچ هێزێک و هیچ خۆپیشاندەرێک ئێستا لە کەرکووک نییە. بۆیە وەکو باسم کرد لە پێشتر کەرکووک بارودۆخێکی هەسیاری هەیە، کەرکووک بارودۆخێکە یعنی ئەوەی هەیە
ئەوان نایان ئەوێ کەرکووک بە دۆخێکی تردا بەرن بەو پێەیە ئێستا هێزی پێشمەرگە نزیکی کەرکووکەوە لە ئەگەری تەقانەوەی ئەو وەزعە لە کەرکووک لە ئەگەری دروستبوونی پشێوی پێشبینی دەکرێت ئەو کاتە هێزەکانی پێشمەرگە تەداخل بکەن ئەو کاتە بۆ پاراستنی دام و دەستگاکانی دەوڵەت بۆ خەڵکی کوردی کەرکووک ئەو کاتە پێشمەرگەش بیەوێ داخلی کەرکووک بێ ئاڵۆزیەکان زیاترە بن و ئەو کاتە بارودۆخەکە لە کەرکووک جیاواز لە بەغداد دەبێ لێرە زیاتر ئاڵۆزی بەخۆوە دەبینێ ئەو کاتە دەبێتە یعنی توندوتیژی لە نێوان سێنەتەوە جیاوازەکەی کەرکووک. زۆر باشە چییە ئەگەر باز لەو بکەین لە نێو ناوخۆی شاری کەرکووکدا لە شەو تاوەکو ئێستا هیچ ڕۆژێنێکی توندی ئەمنی گیراوەتە بەر تاوەکو هیچ مەترسیەک دروست نەبێت و هیچ گرژێک لە نێو شاری کەرکووکدا دروست نەبێت واتە هیچ مەفرەزەیەک یاخود هیچ لە شاری کەرکووکدا بەدی دەکرێت. لە کاتژمێر حوتی ئێوارەوە تاکو ئێستا کە قەدەغی هاتوچۆ ڕاگەندراوە هێزە ئەمنیەکان بە تایبەتی پۆلیسی ناوخۆ لە ناو شاری کەرکووک بڵاویان پێکراوە بۆ دانانی کۆمەڵە ڕێوشۆنی ئەمنی تایبەت بە قەدەغی هاتوچۆوە لە دەوروبەری شاریش هەرچەندە شەو بۆ ئێمە پشتڕاست نەکرایەوە بەڵام هێزەکانی حاشتی شعبی بەرەو سنوورەکانی ئەو سنوورانەی کە نزیکن لە هەرێمی کوردستان هەندێک جوڵەیان پێکراوە بەڵام ئەمە تاکو ئێستا پشتڕاست نەکرایەوە ئایا هێزەکانی حاشتی شعبی بە چی مەبەستێک جوڵەیان پێکراوە ئەمە لە ناو شاری کەرکووک لە دەرەوەی شاری کەرکووکیانی کۆمەڵی مەترسی داعش لەسەر کەرکووک هەیە کۆمەڵی مەترسی داعش کە تاکو ئێستا لە سنووری خۆرئاوای کەرکووک ماون لە هەندێک شوێن لە ناوچەکانی کەرکووک لە دوێنێەوە چەند جموجۆڵێکیان هەبووە و شەو هەندێک جموجۆڵیان هەبووە ئەمانە مەترسی جدین لە سەر کەرکووک بۆیە هێزە ئەمنیەکان بەگشتی بە هەسیاریەوە لەگەڵ کەرکووک مامەڵە دەکەن و یعنی لە دەرەوەی کەرکووک زیاتر هێزە ئەمنیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ڕێگری لە هەر ئەگەرێکی نەخوازرەوە بە تایبەتی ئەو جموجۆڵانەی داعش کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەبوو و لێرە و لەوێ چەند کەسێکیان کوشتووە و جموجۆڵیان هەبووە بە ماتۆرسکێل لە بۆشایە ئەمنیەکانی نێوان کەرکووک و ناوچەکانی دیکە کە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی جموجۆڵیان هەیە بۆیە هەمووی هێزە ئەمنیەکان ئێستا لە حاڵەتی ئامادەباشیان و ئەو هێزانەی کە هێزی ناوخۆن پۆلیسی ناوخۆن پۆلیسی ئامادەی کەرکووک ئەمانە لەگەڵ فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک لە ناو شار بڵاویان پێکراوە هەندێک لەو هێزانە لە سنووری بینایی نوێی پارێزگای کەرکووک زیاتر بڵاویان پێکراوە چووکەم لە ئەگەری خۆپشاندان و توندوتیژی دەبرێتە بەردەم بینای پارێزگای کەرکووک بۆیە ئەو ڕێوشوێنانە لە دوێنێەوە تاکو ئێستا گیراونەتە بەر هەرچەنە باسم کرد هاتوچۆی هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان ئاساییە هاتوچۆی ئۆتۆمبیل ئاساییە بەڵام تاکو ئێستا ڕێوشوێنەکان گیراونەتە بەر. زۆر باشە چییە باز لەوە دەکرێت کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی خواروی عێراق و بەغدا دانەوێت ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و حتما دەبێت لە ڕێگەی کەرکووکەوە بێت ئایا هیچ شتێکی لەو بارەیەوە بەدیکراوە؟ تاکو ئێستا یعنی ئەوەی شەویش دەبینرا لە بازگەکان خەڵک زیاتر بەرەو بەغداد دەڕۆژ دەیانوت دۆخی بەغداد خراپە ئێمە دەمانەوە بگەڕێنەوە بەغداد بۆی لە بەغدادی بین لەبەرەوەی لەوەیە کە سوکاریان ماڵیان جێوڕێیان لە بەغابێ بۆیە بەو جۆرە نییە یعنی شەو لە هەندێ پەیج و دەستگای ڕاگەاندنەوە باسکرا بەوەی کە بۆ نمونە خەڵکی کەرکووک چۆڵی دەکەن یان لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە خەڵک بەرەو کەرکووک بەرەو هەرێمی کوردستان دێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دوورە لە ڕاستیەوە خەڵک ئێمە شەو لە دەستگا عەرەبیەکانەوە ئێمە شەو چاودێریمانە کرد کە دۆخی ئەو پارێزگانە بە جۆرێک لە جۆرەکان لە نیوە شەوی درەنگانی شەو تۆزی ئاسایی بوویەوە بە تایبەتی پارێزگاکانی ئەو پارێزگانەی کە لە ئێوارەوە شەڕ و پێکدادان هەندێ لە بارەگاکانی سەراسەلام و لەگەڵ پۆلیس و جێشی عێراقیە هەبوون ئەو شوێنانەش یعنی هێور بوونەوە ئەوەی ماوەتەوە لە بەغایەوە بەغدادیش بۆ خۆتان دەزانن یعنی پایتەختی عێراقەوە بەغداد گەورەیە بەوەی کە لە شوێنێکا کە شەڕ و پێکدادان هەیە لە شوێنێکی دیکەیە دۆخەکە ئاسایە بەڵێ کاریگەری کردووە بەڵام دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێ ناوچە و لە هەندێ شوێن لە بەغداد ئاساییە تەنها ئەوەی هەیە کە لە ناوچەی سەوز ئەگوزەرێ بۆیە ئەوەی کە باز دەکرێت بۆی کە هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق هەڵدێن بەرەو کەرکووک و بەرەو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەو جۆرە نییە.